بەرنامە شوێن پەنجا ئەمجارە باس لە ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان شاری هەولێر دەکات. هذا صورة إلى دولة الرئيس مسرور بارزاني حفظه الله. إحنا الحمد لله في هذه الأيام ننعم بالأمن والأمان. سوپاس بۆ خوا ڕۆژانە لە هەرێمی کوردستان هەست بە ئارامی و ئاودانی دەکەین. ئەمەش بە ئاسانی نەهاتۆتە دی، بەڵکو لە شۆڕشەکانی مەلا مستەفای بارزانیەوە تاک و کوڕەکانی و نەوەکانی ئەم ئاسایشیان بەدیهێناوە. دەستخۆشی لە کابینەی نۆی دەکەین برا گەورە، بەڕاستی ئەویش تشی جوانی کردیە، هەموو شتێک لێرە لە کوردستان ئارامیە، ئەگە ئەوان نەبن ئەو ئارامیە لێرانە نابین. بۆ ژنێکی وەک من کە بەتەنیا لە دەرەوەی وڵاتی خۆم دەژیم، پێم وایە من لە کوردستان سەلامەتترم و لە هەموو شوێنێک زیاتر هەست بە ئارامی و ئاسایش دەکەم. مەمنون، زۆر سپاس کوردستان. ڕۆڵی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی ئارامی و متمانەی خەڵک وای کردووە کە ئارامی لە هەرێمی کوردستان بگاتە ئەو ڕێژەی کە بەراورد بکرێت بە وڵاتانی هەرە ئارام لە سەر ئاستی جیهان. بەرنامە شوێن پەنجا ئەمجارە باس لە ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان شاری هەولێر دەکات. با بزانین ئەو ئارامی و ئاسایشەی کە بە پاڵپشتی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی بەدێ هات بە هەوڵ و هیممەتی دەستگاکانی ئاسایشی ناوەخۆ کە ئەم ئارامیە بەرقەرار بوو، سەقامزیرێکی گەورە وای کرد کە دەنگ بداتەوە و ڕێژەیەکی زۆر لە خەڵکی بیانی گەشتیاران ڕوو لە شاری هەولێر و هەرێمی کوردستان بکەن کە بەهۆی ئەو متمانە گەورەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و خەڵکی دەرەوە لەبارەی ئەو ئارامی کە هەیە دروست بووە، وای کرد کە هەرێمی کوردستان شاری هەولێر پێگەیەکی گرنگ و نازناوی ئارامی و ئاسایشێکی بەهێز بەدەست بێنێت. ئەمجارە لە شوێن پەنجا ئارامی و ئاسایش و کاریگەریەکانی لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانە نیشان دەدەین. ئارامی هۆکارێکە بۆ ئەوەی پێکەوە ژیان لە ناو کۆمەلگا بەردەوام بێت. شوێن پەنجا لەم بەرنمەیە بەوردی بە دۆداچوون دەکات و چەندین خەڵک وەردەگرین دەمانێت بزانین ئەو خەڵکانە خەڵکی بیانی و ناوخۆین باز لەو ئارامی و ئاسایشە دەکەن بۆ یەکەم جاریشە هۆکاری ئەو ئارامی و ئاسایشە دەخێنە ڕوو کە بەهۆی کەمبوونەوەی تاوان و تاوانە ڕێکخراوەکان و پاڵپشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە کاریگەرترین هێز لە دروستکردنی کۆمەڵگەیەکی ئارام و ئاسپڕ ئاسایش و سەلامەت و سەقامگیر کە بۆتە هۆکاری مانەوەی خەڵکی بیانی و خەڵکی خۆمان و ئەو متمانە گەورەی نێوان حکوومەت و هاوڵاتیان کە لێوەی دروست بوو. شوێن پەنجا بۆ یەکەم جارە شوێن پەنجەی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی ئارامی و ئاسایش و کەمبوونەوەی تاوانەکان نیشان دەدات. یەکەم بەرنمەیە کە ڕۆڵی حکوومەت لەو ئارامی و ئاسایشە لە زاری خەڵکی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و ئەفریقیا و عێراق و ناوچەکە لە هەرێمی کوردستان کە میێوانن بڵاو دەکەینەوە. چەند هاوڵاتێکی ئەمریکی و ئەوروپی و ئەفریقی لێرە دەژین، ئەوان ئەزمموی خۆیان لەو ئارامی و ئاسایشە لە هەرێمی کوردستان باز دەکەن. I am from America
and I have the pleasure of teaching at Cambridge International School. من لە وڵاتی ئەمریکاوە هاتووم بۆ یەکەم جار لە ساڵی 2015 هاتمە هەرێمی کوردستان بۆ وتنەوەی وانە لە یەکێک لە قوتابخانە نێودەوڵەتیەکان. بەڵام بەهۆی کارێکی بەپەلە دوای 4 مانگ گەڕامەوە ئەمریکا و زۆر بیری کوردستانم دەکرد. لە 2016 جارێکی سێرگەڕامەوە کوردستان لەو کاتەوە لە کوردستانم. کوردستان وەک ماڵی خۆم سیر دەکەم و ئارامی و خەڵکەکەی و کللتوری زۆر ناوازەیە. لە هیچ شوێنێکی ئەم گەردوونە میواندۆستیەکی گەرمی هاوشێوەی کوردستان نییە. خەڵکەکەی گرنگیر پێدەدەن و خواردنەکان خۆشن و بە گشتی هەموو شتێکی کوردستان ناوازەیە. ئارامیەکی باشی هەیە. من سەردانی باکووری ئەمریکا و ئاسیەشم کردووە. بۆ ژنێکی وەک من کە بەتەنیا لە دەرەوەی وڵاتی خۆم دەژیم پێم وایە من لە کوردستان سەلامەتترم و لە هەموو شوێنێک زیاتر هەست بە ئارامی و ئاسایش دەکەم. دەمەوێت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بۆ ئەوەی منیان لێرە قبول کردووە. چاوم لەوەیە بۆ ماوەیەکی درێژ لێرە بمێنمەوە. ممنون زۆر سپاس کوردستان و جشن پیرۆز بێ. Flag Day is coming, so ممنون. And I moved to Erbil, Kurdistan in the year 2019. لە ساڵی 2019 هاتمە شاری هەولێر لە هەرێمی کوردستان. کەوتمە داوی خۆشەویستی کوردستان و خەڵکەکەی بەهۆی ئارامی و میێوانداریە گەرم و گوڕی لە من و کوڕەکەمیان کرد وام هەز دەکرد لە ماڵی دووەمم. کوردستان خەڵکێکی باش و ناوازەی هەیە وات لێ دەکەن هەز بکەیت لە نیشتیمانی خۆتی. I am originally from Oklahoma in the US. لە ئەمریکاوە هاتووم. دڵخۆشم بەوەی وەک مامۆستا لێرم. لە ساڵی 2011 لە کوردستان دەژیم. لە چەند شوێنێکی جیاواز مامۆستا بووم و تیاندا ژیاوم. شەرەفی ئەوەم هەبووە ئەزمموی چەندین شتی جیاواز لە کوردستان هەبێت. من سەرسام بووم لێرە هەمووان زۆر شتیان فێر کردم. فێریان کردم چۆن بەهێز بووم و بەهۆی و ئارامی کە چۆن ئارام بم، چۆن ڕۆژ دوای ڕۆژ لە کارەکەم بەردەوام بم. ئێوە هەموو ئەمانەتان فێر کردوم. دوای ئەو هەموو قەیران و هاتنی پەنابەرانی سووریا و هاتنی کۆڕۆنا و داخرانی سنوورەکان سەلامەت بووم. هاوکاری ئێوە بەرز دەنرخێنم. ئێوە کەسانی باشن و باشترین دراوسێم هەیە. خەڵکی کوردستان کەسانی زۆر باشن. هاوکاریم دەکەن و ئاگایان لێمە و ئێستاش بە کوردی قسە دەکەم. ئەگەر منتان لە شوێنێک بینی یارمەتیم بدەن فێری زمانی کوردی بم. ئێرە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. لەم شارە زۆرترین خەڵکی بیانی تێدا دەژین و کار دەکەن. هەموو ئەوانەش لە سەرجەم وڵاتانی جیهان ڕویان لە هەرێمی کوردستان و ئەم شارە کردووە. هەمویان جگە لە کار و پیشیان لێرە مەمارەسەی ژیان و ئاین و نەریتی خۆیان دەکەن و بە ئازادی بۆنەکانی تایبەت بە وڵاتەکانیان یاد دەکەنەوە. ئیدی لەم بەرنامە جگە لە دەستکەوتە گەورەکانی کابینەی نۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان لە چۆنیەتی ڕێککاری هاتنیان و کار ئاسانی بۆ بازرگانان و وەبەرهێنەران و خەڵکی ئاسایش کە دێن لێرە دەمێننەوە بە شێوەیەکی پرۆفشناڵ و سیستەماتی کارەکان بێ ڕۆتینیات ڕایی دەکرێت. سەبارەت بە پێگەی هەرێمی کوردستان و ئارامی و ئاسایشەکەی کە سایەتێکی دیاری عەشایری لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی دەبین و قسە دەکات. هذا صورة إلى دولة الرئيس مسرور بارزاني حفظه الله. ئەم وێنەیەم لەگەڵ پایەدار مەسرور بارزانی سەرۆک وەزیرانە. هذا مقال لي في جريدة الوطن السعودية. ئەوە وتارێکی منە لە ڕۆژنامەی وەتانی سعودی بڵاوم کردەوە. کاتێک فەرمانی سێدارە بۆ چەند عێراقیەک دەرچوو کە عەرەب و کورد بوون. بەڕاستی زیاتر عەرەب بوون. بە هێلیکۆپتەر چوون ڕزگاریان کردن، هێنایان بۆ هەرێمی کوردستان. کاتێک لە تەلەڤیزیۆن باسی خۆیان دەکرد دەگریان. ئەم چیرۆکە بەڕاستی کاری تێکردم. بۆیە هەستام وتارێک بنووسی و لە ڕۆژنامەی وەتانی بڵاوم کردەوە. چاوپێکەوتن لەگەڵ فەخامەتی سەرۆک بارزانی لە کاتێکدا بوو کە داعش لەو پەڕی هێزی دابوو. دۆخمان زۆر خراپ بوو. هانامان بۆ سەرۆک بارزانی هێنا. ئەویش ئەوەی باش بوو بۆ میلەت و خەڵکەکەمان کردی. حنا الحمد لله في هذه الأيام ننعم بالأمن والأمان في إقليم كردستان. سوپاس بۆ خوا ڕۆژانە لە هەرێمی کوردستان هەست بە ئارامی و ئاوەدانی دەکەین. ئەمەش بە ئاسانی نەهاتۆ دەدی، بەڵکو
لە شۆڕشەکانی مەلا مستەفای بارزانیەوە تاک و کوڕەکانی و نەوەکانی ئەم ئاسایشیان بەدی هێناوە. ئەم پێشکەوتن و سەقامگیری کوردستانی لێبەرهەم هاتووە. ئەمەش بەویستی خودا و سیاسەتی حەکیمانی کوردستان و خەڵکەکەی بەدی هاتووە. هەندێک خەڵک لە نەوتەکان ڕوویان لە هەرێمی کوردستان کرد و هەندێک دوای ڕوخانی ڕژێمی بەعەز بوو. دوای ڕوخانی حکومەتی بەعەز عێراق بوو بە گۆمی خوێن و ئەمن و ئاسایشی تێدا نەما. ئەوە ژوای کرد خەڵکانێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و کوردستان بکەن بە پەناگەیەکی ئارام. ئەمەش بەبیستی خودا و فەخامەتی سەرۆک بارزانی و کاک مەسرور و کاک نێچیروان بەرهەمهاتووە. وأصبح سفك دماء، كان كل من يجي يلتجئ إلى الإقليم، وبفضل الله ثم بفضل هذه القيادة الحكيمة فخامة الرئيس مسعود برزاني وأبناء دولة الرئيس مسرور ونيتشيروان وأبنائهم عائلة البرزاني وحكومة كردستان وشعب كردستان. أنا أذكر في عام 2009 وقبله كنت أقول لفخامة الرئيس بیر مەساڵی 2009 بە سەرۆک بارزانیم دەگوت بەویستی خودا و ئێوە هەرێمی کوردستان بەهێزە. کاتێک داعش سێ پارێزگای عێراق و مووسڵ و بەشێکی بەغدای داگیر کردبوو، خەڵک ئاواری هەرێمی کوردستان بوون. هەرێمی کوردستان بە باشترین و جوانترین شێوە باوشیان بۆ ئاوارەکان کردەوە و لەلایەن خەڵکەکەی و حکوومەتەکەی پێشوازیان لێکرا. ئێمە یەک میلەتین، هیچ شتێک ئێمە جیا ناکاتەوە. ڕەنگە زمانمان جیاواز بێت، بەڵام خوێنمان یەکە. باشترین مامەڵە لەگەڵ ئاوارە عەرەبەکان کرابێت دڵنیا بن هەرێمی کوردستان کردوێتی. ئەماش دەگەڕێتەوە بۆ سیاسەتە حەکیمانەکەی سەرۆک بارزانی. هەرێمی کوردستان بەتەنها لەگەڵ ئاوارە عەرەبەکان باش نەبووە، بەڵکو بگرە بە جوانترین شێوە مامەڵەیان لەگەڵ مەسیحیەکان و ئێزدیەکان کردووە و باوشیان بۆ هەمووان کردوتەوە بێجیاوازی. استاذي دور البيشمركة دور مشرف. البيشمركة أولا حافظت على الإقليم. ڕۆڵی پێشمەرگە ڕۆڵێکی سەربەرزانەیە. خاچی کوردستان و عێراقیان پاراستووە. ڕۆڵی گەوریان هەبووە لە تێکشکانی داعش. ناوچەی ڕەبیعە کە ناوچەی ئێمەیە، پێشمەرگە لەژێر سەرپەرشتی سەرۆک بارزانی و کوڕەکانی ئازادیان کرد. لە کاتی ئازادکردنیدا کوڕەکانی لە گۆڕەپانی جەنگ بوون. ئەمە تەنها قسە نییە، بەڵکو کردارە. خۆم بە چاوی خۆم دەیانم بینی. چەند ساڵێک پێش ئازادکردنی مووسڵ پێشمەرگە ناوچەکەی ئێمەی ڕزگار کرد لە دەستی داعش. هەرێمی کوردستان وڵاتی یاسا و ئاسایش و سەقامگیریە، کەس ناتوانێت زوڵمت لێ بکات. بەڕاستی کاتێک دین بۆ هەرێمی کوردستان هەست بە ئارامی دەکەین. حسب النظام، يحس بالتعامل الجيد، ما حد يقدر يتعدى عليه ويعيش معزز مكرم في هذا المكان، وهذا الفضل لله ثم لفضل القيادة. ئەو دەستکەوتی حکوومەتی جیا لە شەونخونی و قوربانیدانی هێزەکانی پێشمەرگە و دژە تیرۆر و ئاسایش و ئاسایشی ناوەخۆ بە قوربانیدانی شەهیدانی ئەم خاکە پارێزراوە و ئەو ئارامیەش بەردەوامە کە وای کردووە حکوومەت ببێتە سەترێکی ئارام بۆ خەڵک و هاوڵاتیان و وە کەسانی بیانی و پەنابەرانیش کە بەهۆی بەهێزی حکوومەتی هەرێم لە دەستێکی ئەمیندا. سەبارەت بە ئارامی کوردستان و ڕۆڵی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە دابینکردنی ئەو ئارامی و کەمبوونەوەی تاوان و زوو دەستگیرکردنی تۆمەتباران، هاوڵاتێکی کورد کە لە وڵاتی ئەڵمانیا دەژیت ئارامی کوردستان و چەند وڵاتێکی تر بەراورد دەکات، سەرسوڕمانی خۆی بۆ بەهێزی دەستگامنیەکان نیشان دەدات. ئێمە بەڕێزخانمان لەگەڵە خۆی هەناوی بەڕێزە، بۆیە هەدەن بەڕێزخان کە یەکێکە لە کەسە چالاکوانەکان، چالاکوانێکی کورد و هاوکاتی سەرۆکی یەکێک لە کۆمەڵە کوردیەکانە لە وڵاتی ئەڵمانیا. ئەو بینەری بەرنامەی شەمپەنجەیە و زۆر جار بابەتیشی ناردووە و هاوکار بووە و زانیارێکی داوە زۆر پێی گرنگ بووە ئەو بەرنامانەی لێرە دەکرێت سەبارەت بە دەوری حکوومەت، ڕۆڵی وەزارەتی ناوخۆ و دامەزراو ئەمنیەکان لە پاراستنی ئەو ئارامی و ئاسایشەکە هەیە ئەو ویستی بەراوردێک بکات. با بزانین ئەو چی لە دەرەوە دەبینی و ئەو ئارامی و ئاسایشەی هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ فەرموو بەڕێزخان. واللهی بەخۆم لە ئەوروپای دەژیم، ئەو سەف تقریبا 3 ساڵە نەگەڕان بوومەوە وڵاتی ئەڵمانیا. بەڵێ هەر لەوێن دەربووم. ڕاستی و چی گەڕامەوە کوردستان، شاری هەولێر بەخۆم لەوێ دادەنیشین. ئەو ئاوەدانی ئێرانە جادە و بانەکان بەڕاستی پێم سیر بوو، پێشتری شەر ئەوها بوو، بەس ئێستا کە زۆر باشترە. بەڵێ
فەرقی هەیە زۆر ئێستاکە لەگەر شاری ینی لەگە ئەوروپای بەعام بەحس بکەین فەرقەکی زۆر هەیە لە ئەمنی لە ئارامی لە هەموو شتێکی لێرە لە کوردستان ئەوەی ئەمن متابعی دەکەم لە کەناڵەکان زوو تاوانەکان دەستگیر دەکرێن ئەو شتە زۆر زۆر سەرنجی ڕاکێشان بەس لە ئەوروپای ڕاستی وەختی زۆر دەوێت هەتە تاوانەکان دەستگیر دەکرێن ممکنە وەختەکە زۆر بیتن لەو وەختەی لەو معبێنانایە مەسەلەن ئەو شخصی تاوانێکی بکە بڕوە هەر لەو ئەوروپای لەوێ نەمینێتن بەسیترین ینی نمونەم زۆر هەیە لەسەر تاوانی دزیکردن ینی لە ئەوروپای ئەگەر شخصێک دزی بکاتن وەختەکی زۆری دەوێ یانیش ئەوە تا و هەر ناگیرێ دەستگیر ناکرێتن و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی ئاسایش ئەمنی پێشمەرگە بەڕاستی ماندیبوونێکی زۆریان کردیە و دەستخۆشی لە کابینەی نۆی دەکەین برا گەورە بەڕاستی ئەویش شتێکی جوانی کردیە هەموو شتێک لێرە لە کوردستان ئارامیە ئەگە ئەوان نەبن ئەو ئارامیە لێرانە نابی ئەم دیسان دەستخۆشی دەکەم لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ ئارامیە و خەڵک دەتانی بە ئیسراحەتی خۆی لە ماڵی خۆی دانیشیتن دەتانی لە سەجادەکان بە درەنجی شەو هاتوچۆی بکەن ئەوە زۆر مهمە ڕاستی لە ئەوروپای ئەو شتە نییە بەس لێرانە وچی ئەم دەبینم لە بازارێ لە زێڕنگرەکان ئەو هەموو زێڕە لە ناو دوکانێ ماینە یان ئەوەتە لە جادەی لە بازاری دەڕۆی ئەو هەموو پارە دانرایە لە سەجادەی ئەو شتە لە ئەوروپای نییە وەیە ئەوروپاش ینی ئارامی و ئەمنیە بەس وەک کوردستان نییە باوەڕ بکە ئەن ئەم متمانەی حکوومەت و هاوڵاتی بە تایبەت کە دەبینین هەرێمی کوردستان وڵاتانی دەوروبەر نەئارامی هەیە شەڕ تێدایە کەواتە حکوومەتێکی بەهێزە ئەو خەڵکو ئەو هەرێمەی لەو هەموو ئاگرە پاراستوە ئەمە گرینگە ڕەنگە ئەوروپاوانە بێەوە ئەمێتێکی بەقوت هێزێکی بەقوت یان کەس نەتوانێت سووریان بەزێنێ یان کەس نەتوانێت بەو شێوەی چکە ئەوان بتێنێتەوە ئێستا ئەوان هاوپەیمانی گەورن ئەوان وڵاتانی زلهێزیشن بەڵام هەرێمەک لە چاو ئەو هەموو ئاگر و تیرۆریست و نەئارامی منتیقەکە ناوچەکە پارێزراوە ئارامی وایە ڕاستە دەمهەوێ نمونەکت بدەمێ پێش بگەڕێمەوە کوردستان سەردانی لە دوکانێکم کرد هەندێک ئەشیام دەویست لەوێندەر ساحێبەکەی ئەڵمان بوو تەماشای هەویەکەی منی کروچی نووسرا ئەربیل تەماشای منی گوتی ئەربیل گوتی من گوتی دوبەی دووەم گوتی زۆر زۆر پێم خۆشە سەردانی وێندەر بکەم برادەرەکانم بەحسیان کردێکە سەردانی کوردستانیان کردیا زۆر گوتی زۆر ئارامە تەسەوڕی ئەوەی دەکەم لە ئەڵمانیای ئارامتر بیتن ئەو شتە و چێ من جێم لێ بوو ئەڵمانێک ئەگەر ینی ئەوەی خەڵکی خۆشمان نەبیتن بەحسی دەوڵەتێکی من بکاتن بەحسی هەولێر بکاتن زۆر زۆر لە بۆ من شانازیە ئەوەش ئارامەکەی دەنجی دایتەوە بەڵێ ئەوەش دەگەڕێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان باشە ئەگەر لەوێ هاوڵاتێکی بیانی ئەوروپی ئەڵمانی دەست لە پۆلیس بەرزکە یا ڕوبوری پۆلیس بیتەوە قورسە تاوانەکەی طبعاً تاوانەکەی زۆر زۆر قورسە پۆلیس زۆر ینی زۆر خاڵی هەیە ڕاستی ئەوە تا ینی یەکێک ئەگە بێت و دەست لە پۆلیسی بڵند بکە لە ئەوروپای ممکنە حکم بدرێ ینی سزا بدرێتن نەک غەرامە بەحسی غەرامەی ناکەین دەکرێتە محکەمە لە محکەمەی قەرار دەدرێ ئایا حتا چەند مانگ یان چەند ساڵ حکم بدرێتن ئەو هەنگاوانی حکوومەت و پێشکەوتن لە بواری ئاسایش و ئارامی وای کردووە خەڵکێکی زۆر لە وڵاتانی جیهان داوای مافیمانەوە و ژیان و کارکردن پێشکەش بە هەرێمی کوردستان بکەن. لە چینە بەڕێوەبەرایەتی نیشینگەی هەولێر بەڕێوەبەر کاریگەری ئەو ئارامیە دەخاتە ڕوو. ڕۆڵی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی ئارامی و متمانەی خەڵک هەوڵاتیانی هەرێمی کوردستان و کەسانی بیانی کە وەکو بەرهێن ڕۆ لە هەرێمی کوردستان دەکەن وای کردووە کە ئارامی لە هەرێمی کوردستان بگاتە ئەو ڕێژەی کە بەراورد بکرێت بە وڵاتانی هەرە ئارام لە سەر ئاستی جیهان. ئۆرگانەکانی حکوومەت بە شێوەیەکی دیجیتاڵی
گرێدراون بەیەکەوە لە هەر شوێنێک کەسێکی تاوانکار یان ڕابردوویەکی تاوانکاری هەبوو بێت لە ڕێگەی دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و سیستەمی ئەلکترۆنی کە وەزارەتی ناوخۆکاری پێدەکەین دەستنیشانی ئەو کەسانە کراوە و بەگشتی دوور خراونەتەوە لە هەرێمی کوردستان. هەبوونی هەماهەنگیەکی زۆر لە نێوان دامەزراوەکانی حکوومەت و هاوڵاتیان و پێکەوەگرێدانی سیستەمی ئەلکترۆنی وای کردووە کە ڕێژەی تاوان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمی بچێت بە بەراورد لەگەڵ وڵاتانی پێشکەوتو کەمترین ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر ئەنجام درراوە. ئەومان بیر نەچێت کە شاری هەولێر ئێستا بەراورد بە شارەکانی تری دنیا شارێکە کە 24 کاتژمێر ژیان و گوزەرانی تیادە گوزەرێ خەڵک دەتوانن لە ماوە 24 کاتژمێر بە شەو بە ڕۆژ سەردانی شوێنە گشتەکان و ڕێستورانت و کافتریا و شوێنەکان و ئەو شوێنانە بکەن کە پێویستیان بە بەسەربردننی کات هەیە. ئەمە ئەم جۆرە 24 کاتژمێری لە زۆر لە وڵاتانی جیهان فراهەم نییە. جیالەوە بە گوێرەی ئەو کەسە بیانیانەی لە ئاستی جیاواز چی ئەوانەی وەکو دەستی کار کە 24 کاتژمێر یان بە شێوەی شەفتات لە شوێنی کارکردنیان دەمێننەوە بە ئاسوودەوی بە شێوەیەکی ئاسان درنگانی شەو بە ئۆتۆمبیلیان بە ماتۆرسکیلی خۆی دەگەڕێتەوە بۆ ماڵەکەی خۆی یان ئەوانەی لە ئاستی جیاوازتر وەکو وە بەرهێن ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. ئەمانش بە هەمان شێوە بە گوێرەی خوێندنەوەی ئەوانیش بۆ بارودۆخی ئەمنی و ئارامی هەرێمی کوردستان ئێمە ئەوەمان لیان ڕەچاو کردووە کە هۆکاری سەرەکی و گرنگیدانی ئەوان و مانەوەیان لە هەرێمی کوردستان بۆ ئارامیە دەگەڕێتەوە. جالەوە بابەتێکی تر زۆر گرنگە کە دەمێ ئاماژەی پێ بکەم زۆربەی هەرە زۆری و بەرهێنەرەکان و کەسانی بیانی کە لە سنووری پارێزگای هەولێر یان لە هەرێمی کوردستان دەمێننەوە ئەوانەی کە کارکردنیان لە شارەکانی باشووری عێراق لە بەغدا و لە شارەکانی تری عێراقەیە بەڵام خێزان و ماڵەکانیان لەبەر ئەو ئارامیە و ئەو پێکەوەیەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە پەسەندکردنی هەموو لایەک وای کردووە کە هەرێمی کوردستان هەڵبژێرن بۆ مانەوەی خێزان و کەسوکارەکانیان. لە کاتێک هەبوونی ئارامیەکی بەهێز و ئاسایش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوتێکی گەورەیە کە پێشکەش بە خەڵکی کوردستان کراوە لە ناوچەیەکی پڕ لە کێشە و تیرۆر کە ئاسانیە چۆن وا بکەی پڕشتی ئەو جەنگ و نەهامەتی و نەبوونی ئارامیە کە لە دەوروبەر هەیە بەر کوردستان نەکەوێت. ئەمەش ئەرکێکی ئاسانیە و قوربانی دەوێت. بەرقەراربوونی ئەو ئاسایش و ئارامیە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو پاڵپشتیەی حکوومەت بۆ هێزەکانی ئاسایش و ناوەخۆ کە دابین کراوە. هاوکاتیش هۆکارێکە بۆ کەمبوونەوەی تاوانە زۆرەکان بە زۆرێک هیچ تۆمەتبارێک لە دەست هێزەکانی ناوخۆ و یاسا دەربازی نابێت و بەبێ جیاوازی لێ پێچینەوەی یاسایی لەگەڵ تۆمەتباران و سەرپێچیکاران دەکرێت. ئەمەش بۆتە هۆی دروستبوونی متمانەیەکی گەورە لە نێوان حکوومەت و هاوڵاتیان کە ئەو هەماهەنگێژ لە نێوان خەڵک و دەستگا ئەمنیەکان لە قازانجی ئەو ئارامیەیە کە هەیە. وتەبێژی بەڕێبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم هۆکاری ئەو سەرکەوتنە بۆ پاڵپشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە. ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمیندا ئێمە وەکو هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەردەوام چاوکراوین بە پاڵپشتی سەرەکیشمان هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کەوە ئێمە دەزانین هاوڵاتی و هێزە ئەمنیەکان تەواوکەری یەکترن بۆی ئێمە بتوانین ئەو ئەمن و ئاسایشەی کە بەرقەرارە لە هەرێمی کوردستان بە هەموو لایەکمان بیپارێزین. پێویستمان بەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پاڵپشتمان بن بۆ ئەوەی کە ئەوە هەردەم پاڵپشتیش بووین لەبەروەی ئەوان هەر شتێکی نامۆ دەبینن هەر کەسێک هەر حاڵەتێک دەبینن بە زووترین کات پەیوەندی بە هێزەکانی ئاسایشی ناوەخۆ دەکەن بۆ ئەوەی بە زووترین کات ئێمە بگەینە ئەو شوێنانە یان ئەو کەسانە دەستگیر بکەین کەوا جێی گومان بە پاڵپشتی ڕێزدار سەرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان
کە هەمیشە بابەتی سەرەکی لای جەنابیان پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستان بووە وای کردووە کە هاوڵاتێکی زۆر خەڵکانێکی بیانی بڕیار بدەن نەک بە سەردانیکردنی هەرێمی کوردستان بڕیاریان داوە کەوا لە ناو هەرێمی کوردستان ژیان بڕێ بکەن بژین شان بەشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی بەرچاوڕوونیەکیان هەیە کەوا دەزانن ئەم هەرێمە پارێزراوە ئەمەش بتمانەیەکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێزدار سەرۆکی حکوومەت.